بناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر شکستی هەمواری یاسای بودجە تایبەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم دەکەین. دیارە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق لەبارەی چەند پرۆژە یاسایەکەوە دەنگدرا. یەکی لەو پرۆژە یاسانەی کە گرنگ بوو گێڕانەوەی مڵکوماڵی ئەو هاوڵاتیانە بوو کە لە سەردەمی بەعەس دەستیان بەسەردا گیرا بوو. ئەمە بۆ کورد گرنگ بوو، بەڵام لە هەمان کاتدا هەمواری یاسای بودجە مادەی 12 تایبەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم شکستیێنە. سوودانی داواکاری تازەی نردووە بۆ پەرلەمانی عێراق بۆی کە جگە لە نەوت و غازیش تەسلیم بکرێەوە بەرهەمە نەوتیەکانیش. قسە لەسەر ئایندەی نەوتی هەرێم و پرسی موچەش دەکەین لە بینی هەرێم و بەغدا کە لە چەند ڕۆژی ڕابردووە وەفدێکی دارایی هەرێم لە بەغدا بوو، ئێستاش وەفدێکی دارایی وەزارەتی دارایی عێراق لە هەرێمن چی بەستەرێ بۆ لە 2000 لەم ساڵدا لە 2025 چۆن چارەسەری ڕیشەی بۆ کێشەی موچە دەدۆزرێتەوە. ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت پەرلەمانتاری پێشووی کوردستان ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێربێن، سوپاسیان دەمەوێت دەکەین. زۆر سوپاس دەکەین. بەر لەوەی بچینە سەر پرسی موچە کاکتۆر با لە پرسی نێوتەوە دەست پێ بکەین بە حکومەوەی کە بەڕێز پێشتر سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان بوو لە پەرلەمانی کوردستان لە خۆری پێشوو. هۆکاری چی بوو کە هەمواری یاسای بودجە تایبەت بە نەوتی هەرێم ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق وا بڕیار بوو دەنگی لەسەر بدرێ شکستی هێنا. پێ دوای بەم زوان نەوتی هەرێم هەناردە بکرێتەوە؟ بەناوی خوای گەورە میهرەبان، سڵاو بۆ جەنابت و بۆ بینەرانی خۆشەویست. من وا ئەزانم کە ئەمە هەڵوێستێکی سوودانیە وەکو سەرۆک وەزیرانی حکوومەتی فیدراڵ بەرامبەر ئەم پەکخستن و ئەم دواخستن و ئەم ماتەڵەیەی کە دەسەڵاتدارێتی کاربڕەکەری هەرێمی کوردستان ئەیکا، نە داهاتی ناوخۆ تەسلیم بکە، نە داهاتی نەوت تەسلیم بکە کە بە قاچاق ئەیفرۆشێ، نە تەوتین ئەکا بۆ موچە خۆران، واتە ئەلتیزاماتە دەستوریەکانی خۆی جێبەجێ ناکە. لە بەرامبەرە لە ئاخر لەحزەیە پرۆژەیەکی تری تەڕح کردووە ئەمڕۆ کە دەبوو دەنگ بدرێت لەسەر تعدیلی مادەی 12 فەقەرەی جیم کە باس لەوە دەکا کە بەرهەمهێنانی بەرمیلێک نەوت لە هەرێمی کوردستان بە $16 بخەمڵێنرێ هەتاوەکو لیژنەیەکی مختص کە هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی لەسەری ڕێبکەون و بڕگەیەکی تریش هەبوو دوای ئەوە کە ئەگەر ڕێک نەکەوتن لەسەر لایەنێکی بێلایەن بۆ ئەو خەمڵاندنە، ئەوە حکوومەتی عێراقی واتە کۆمپانیای سۆمۆ خۆی ئەو خەمڵاندنە بکە. ئێستا بڕگەی تری بۆ ئیزافە کراوە لە ئاخر لەحزەیە. طبعا عادەتەن ئەم بڕگانەی تر کە ئیزافە ئەکرێت لە ئاخر لەحزەیە و ئەچێتە مشتومڕەوە، یعنی علاماتی سیاسی لە پشتە زیاتر وەک لەوەی کە ئابووری بێ. هەرچەند ئەوە دەستوریە کە باس لە گاز و باس لە مشتەقاتی نەوتی و ئەوانش ئەکا، بەڵام ئەو بڕگەیە لە ئاخر لەحزە ئیزافە کرا. گرنگ چییە؟ گرنگ ئەوەیە پەکخستنی دەنگدان لەسەر تعدیلی مادەی 12 ئاماژەی سیاسی لە پشتە لە بەرامبەر پێک نەهاتنی حکوومەتی کاربڕەکەری هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا. باشە، بەس ئەوەی کە سوودانی داوای کردووە ئێستا بازوەکەی پێشنازێکی ئەوەی کە بەڕێز باس کرد بۆ پەرلەمانی عێراقی نردووە کە جگەر لە نەوت کەڕاتی سۆم ئەو بکرێ بڵێن غازیش بەرهەمە نەوتیەکان. ئەمە دووبارە پێویستی بەڕێکەوتنێک کە لە بینی هەرێم و باغداد یاخود ئەوان دەست دەبن بۆەوەی کە نەوت بڵێن غازیش بەکاربێن، چونکە باز لەوە دەکرێت کە ئێستا بۆ ڕێکڕاکێشراوە بۆ کەرکووک بۆ بەرهەمهێنانی کارەوە بەشێک لە کێڵگەی غازی کۆرمۆر بۆ بەرهەمهێنانی کارەوە بچێتە کەرکووک بەشێکی داناغاز و بڵین وەزارەتی نەوتی عێراقیش گرێبەستێکیان کردووە. خۆی ئەوەش لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە لە ڕاستیە کە بەرهەمە نەوتیەکان کە نەوتی سپیە، کە بەنزینە، کە گازۆیلە، کە پێیانوترە مشتەقاتی نەوتی لەگەڵ بەغدایە شەریک بین، لەگەڵ حکوومەتی فیدراڵیە شەریک بین لەوەیە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە. بۆ لەبەروی خۆمان باشە زانین کە نرخی بەنزین لە عێراقا چەند نزمە و نرخی بەنزینە هەرێمی کوردستانە چەند بەرزە و بەنزینی هاوردە لە هەرێمی کوردستانە 150 زیاتریش تا 160 پێویستی ناوخۆدابینەکایی هاوردەوە تا بەنزینە گرانەکە و لە بەرامبەرە بەنزینی ئەو چێڵگان ئەو پاڵاوگانەی کە ناوخۆین بە نرخی
هاورد کراو ئەفرۆشرێەوە تا بە نرخە بەرزەکە ئەم یاریە ئەوەستێ ئەگەر ئەو بڕگەیە جێبەجێ بکرێت بۆ چونکە لە بەغاوە بنزینت بۆ دێ واتە لە مەسفای دۆرەوە بۆ دێ لەم لاشەوە تۆ وەکو ئینەکە وایە چۆن ئێساڵێ بۆ موچە تۆ $100 بە بەغدا $300 دەداتەوە کاڵێ داهاتی ناوخۆمبەرێ بۆی موچەی تاوت بمێ یعنی تقریبا ئەوە نەکاتەوە بۆ مشتەقاتی نەوتیش بەرهەمی نەوتیش بە هەمان شوێ بەڵام دەنگدان لەسەر ئەو بڕگەیە خراە کۆتایی ئەو بڕگانی کە دەنگدانی لەسەر بکرێ و دواتر هەر لە غەڵق کرا و کۆتایی پێهات بە بێ باسی ئەو باش بەسەندێک پەرلەمانتارانی عێراق نیگەرانیش بوونە سەرەوەی دەڵێن $16 زۆرە بۆ تێچووی بەرهەمێنانی بەرمیلێک نەوت بەڕێز پێشتر سەرۆکی لیژنی سامانە سوورکیەکان بوو نەوتی هەرێم ئەوەندەی تێستی $16 بەرهەمێنێت چونکە دەڵێن خۆیان دەڵێن لە عێراق ئێمە $6 اینجا پێشتر هەرێم داوای $32 دەکە 24 بۆ بەرهەمێنان هەرشتیش بۆ گواستنەوە ئێستا 16 داناوە ئەن دەڵێن 16 زۆرە بۆ خەرجی تێچوونی بەرمیلێک ناوت خۆی ئەمە ڕەگ و ڕیژەکەی لەکوێیە ڕەگ و ڕیژەکەی لەوێوەیە کە تێچووی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستانە زۆر بەرزە یعنی تقریبا لە 180 لە کولفەی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان یعنی لە کۆی داهات ئەگرێتەوە بۆچی ئەوەنە بەرزە کولفەی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی کە گرێبەستەکان کە کراوە لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتیەکانە ئەو گرێبەستانە 886 کۆمپانیای لۆکاڵی ملحق بە ئەم کۆمپانیا نێودەوڵەتیانە گرێبەستی تریان لەگەڵاکراوکەوانە کۆمپانیەکانی سەر بە یەکێتی و پارتین بەڵێ یەکێک بە ناوی سکیوریتیەوە یەکێک بە ناوی سیانەوە یەکێک بە ناوی خزمەتگوزاریەوە یەکێک بە ناوی ئەوانەوە 886 کۆمپانیای وا بەبێ لزومی هەبێ طبعا ئەمانە کولفیان هەیە بێ لەوەی کە ئەمانە تەدقیقیان بۆ ناکرێ واتە گەر بڕغوویەک بە دۆلارێک بێ ئەو ئەنووسێت $10 $100 کەس بۆی نییە وردبینیان لەگەڵا بکە ئەمە وای کردووە کە کولفەی طبعا ئەمانە هەمووی چێتە سەر کولفەی بەرهەمهێنان کولفەی بەرهەمهێنانی نەوتیش لە هەرێمی کوردستان ئەو گرێبەستانەی کە کراوە لەسەر کۆمپانیا نێودەوڵەتیەکەیە کولفەکەی یعنی عملەی استخراج بەرهەمهێنانی دەرهێنانی نەوت کولفەکەی لەسەر کۆمپانیا نەوتیەکەی بۆیە ئەم ڕقەمە ئێستا کە ئەوترێ $16 لە ڕاستیە ئەوە هەڵەیە تۆ بڵێ بۆ هەموو کێڵگەکانی هەرێمی کوردستان کێڵگەی وا هەیە باشە تەختاییە بەردەڵان نییە ینی بڵێ لە ڕووی سروشتیەوە کێڵگەی وا هەیە سەختە ئەوەیە بەڵام ئەوە بۆی کە فریای وەزعەکە بکەون ڕقەمێک دانراوە کە وتراوە 16 بۆی وتراوە لیژنێکی مختص یا کۆمپانیایشی مختصی بێلایەن دواتر پێک بێن لەسەری بۆی کە خەمڵاندن بکە بۆ بڕی تێچووی 1 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستانە بەپێی شوێنە جیاجیاکان کە هەرێمی کوردستان کراوە 57 بلۆکی نەوتی هەموو هەرێمی کوردستان کراوە بە 57 بلۆکی نەوتی ئەوە بۆ چارەسەر کراوە کە لە کۆمپانیا بێلایەنەکە پێمان بڵێ بەرهەمهێنان چەنە اینجا لەویە ئەم زەربەیە بەرکێکەوێ ئەم زەربەیە بەر کۆمپانیا لۆکاڵیە ملحقەکان بە کۆمپانیا نێودەوڵەتیەکانەوە ئەکەی بۆ چونکە لە دەرەکەیە کە وجودی ئەوان پێویست نییە و ئەو کولفێش کە چۆتە سەر کولفەی بەرهەمهێنانیەوە کە کولفەی ئەو کۆمپانیا لۆکاڵیانەیە زۆر زیادەیە و هیچ معنایەکی نییە و بەوەش تێچووی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستانە زۆر دابەزێت و بۆ معلومات ئێستا تێچووی بەرهەمهێنانی بەرمیلێک نەوت ئێستا بەپێی ئەو گرێبەستانەی کە کراوە ئەو کاتێک کە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی بۆڕی نەوتی هەرێمەوە ئانێردا بۆ تورکیا ئەفرۆشرا $35 بوو $35 بوو بۆ لەبەرەو حەقایەتی کە بەهەسم کرد ئێستا کە زەخت کرا و زۆر کراوە ئەوانە کۆمپانیا نێودەوڵەتیەکانیش ڕازی بوون بۆ $16 بۆ لەبەرەوەی کە کۆمپانیا لۆکاڵەکانیان لە کۆڵە بێت این هێنی وتی بوو کاکتۆر خۆیان دەیانوت بە خەرجی بەرهەمهێنان و گواستنەوە $32 تێچی ئەی بۆ وەختێک لە بازار بە $30 وتیان بە $30 بە $31 دەیفرۆشین ینی چۆن دەبێ ئەوەندەی تێبچی و لە بازار بە ئەوەندە بیفرۆشی یعنی وەکوێ بە زەرەر بیفرۆشی ئەوە بە قسەی خۆیان بێ پێشتی باسی لۆکر بە $30 دەیفرۆشن بۆیە ژمارەکانیان متمانە پێکراو نییە بۆیە نەشیان ئەهێشت ینی من بە نووسراوی ڕسمی وەکو سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان داوام کرد لە ئەنجومەنی وەزیران کە ڕێ بدەن
دیوانی چاودێری دارایی تدقیق و وردبینی چەند وەزارەتێ بکە کە یەکێکیان وەزارەتی سامانە سروشتەکان بوو و دیوانی چاودێری دارایی بە نووسراوی ڕسمی داوای کرد کە وەزارەتی سامانە سروشتەکان ئەمانەیە بین تدقیق وردبینکەین و بە فەرمی جوابیان ناونەتەوە کە دیوانی چاودێری دارایی ناهێڵین وردبینی بکە لە داتا و زانیاریەکان و داهاتی وەزارەتی سامانە سروشتەکان. ئەمە حقایەتێکی یعنی قوڵە بەڕاستی، بەڵام واقعەکەی ئەوەیە کە ئەم سێکتەرەی کە زۆر بە سەقەتی ئیدارە کراوە لە هەرێمی کوردستان کە سێکتەری نەوت و گازە ئێستا کەوتۆتە بەر بەرداشی سیستمی تدقیق و وردبینی و محاسبەکردن و ئەوە بۆ ئەوەی تێچێ و بەرمی لەنەوت بۆچی ئەوەی تێبچێ بەرهەمەکەی و هەتا دوایی ئەو ئیشکالەی کە دوورشیش بۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ نمونە هەر لەسەر ئەمانەیە بۆ نمونە نوێنەری پارێزگاکانی تری عێراق داواکەن ئەڵێن کابێ ئێمەش وەکو ئەو پارێزگانێک کە بەرهەمی نەوتیمان هەیە ئەبێ ئێمەش حسابی ئەوەمان بۆ بکەن، ینی حسابمان بۆ بکەن لەم تعدیلەیە لە تعدیلی موازنەیە کە ئەوەش باس لە ئیتر پترۆ دۆلار و ئەو پارێزگانی کە بەرهەمی نەوتێن ئەبێ لە سەتا ئەوەی بۆ پارێزگاکە بێت و هەتا دوایی و ئەوە ئەگەر هەش بێ بەرز بکرێتەوە. باش بەس ئێستا ئێمە لە بەردەم چیدان کاکتۆر لە بەردەمەوەی کە ئەم هەموارە بکرێ و نەوتیرێم لە ڕێی سۆمەوە هەناردە بکرێتەوە پێشتریش باز لە هەوڵێک دەکرات دوای سەدانی مەسروو بازین بۆ تورکیا بەبێ عێراق قسە لەسەرەوە بوو هەناردەی بکەنەوە لە ڕێی بۆری و ئەوانە دەگونجێ بەبێ عێراق جارێکتر بە بۆری ئێستا بە قاچاق دەیفرۆش بەس بە بۆری هەناردە نەخێر ئێستا قاچاقەکەش کۆنتڕۆڵ ئەکرێماوەیەشی تر کێشەی بۆ دروست بووە. بەڵێ چۆن بۆچی ناوینراوە قاچاق لەبەر ئەوە ناوینراوە قاچاق لەبەرەوەی نایاساییە نایاساییە یەکەم نایاساییە لەبەرەوەی کە داهاتەکەی دیار نییە، یعنی نە لە بودجەی هەرێمانە لە لای حکوومەتی هەرێمنە لە هەموو ئەو شەڕە راپۆرتەدارایانەی کە کرا لە نێوان هەرێم و بەغدایە هیچ باسی ئەو نەوتە فرۆشراوە ناکرێت کە 320,000 بەرمیل لە ڕۆژانە کە نزیکەی 200,000 بەرمیلی بە قاچاق ئەفرۆشێ ئەویتری بۆ پاڵاوگەکانی ناوخۆی هەرێمی کوردستان ئەنێردرێ. ئەمە چۆن کۆنتڕۆڵەکرێ لە ڕێی ئێرانەوە و لە ڕێی تورکیاوە و گومرگەکان ئەبن ئەلکترۆنی ماوەیشتر گومرگ ئەبێتە ئەلکترۆنی واتە هەرچیەت و ئەڕوا بەو گومرگەیە وەسڵەکەی سکانەکرێ و ئەنێردرێ بۆ سنتەر ئەنێردرێ بۆ مرکز و لەوێەوە تەحکمی پێوەکرێ و داهات و خەرجی کۆنتڕۆڵ ئەکرێ هی گومرگەکان مەبەستم دەڕاتەوە بۆ بەغدامان. بەڵێ 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 ینی بەغدا ئاگادارە بێ کە خاڵە گومرجێ فەرمیەکان چەنی پیا ئەڕات و چی پیا ئەڕات و چی پیا ناڕات بێ لەوەی کە ئەم مشتەقە ئەم ئاڵ و گۆڕانە داهاتەکەی دیارنی وەکو باسم کرد و داهاتەکەی تەنها بۆ کۆمپانیا نەوتیەکانە کۆمپانیا نەوتیەکانیش لەبەری شەریکن لە عەقدەکانە ئەمەش بەغا ڕەفزێکە کە ئەوان شەریک بن لە سەروەت و سامانی عێراقا هەرێمی کوردستان بە عێراق ئەزانێ بۆیە ئەوە ئیشکالێکی ترە لەبەرەوە ئەم ئیشکالانە هەمووی ئاڵێ بەردێ نەزانبی خاتە گۆمە بە هەزار زانان نایەتە دەرەوە ئێستا ئەمە ڕێک مەشهەدەکە بۆ شێوەیە باش بەس بەبێ عێراق دەتوانن جارێکی بە بۆری هەناردەی بکەنەوە لە ڕێی تورکیا. نەخێر محکەمەی پاریس لە 2012 بەغدا شکاتی کرد لە تورکیا بەوەی کە هێڵێ نەوتی هەرێمی کوردستانی لێوە بڕوە و لە 2021 حکم دەرچوو لە محکەمەی پاریسەوە کە تەنانەت ملیارێک و 500 میلیۆن دلار غەرامەی تورکیا کرا زای تورکیا درا لەسەرەوە بەوەی کە نەخێر تورکیا ناتوانێت چیتر ڕێبدا بەوەی کە لە ڕێی بۆڕی نەوتی هەرێمی کوردستانەوە نەوت هەناردەی تورکیا بکرد لێوە بفرۆشت. باش بەس باسی داهاتت کرد ینی بازێک وەزیری سامانە سروشتیەکان بە وەکالەت کە وەزیری کارە باشە دەڵێن وتوێتی 89 میلیۆن بەرمیل نەوت بەرەماتوە و فرۆشراوە بەس هیچ داهاتێکی دیارە پێشتر دیلۆی شتێکی بڵاو دەکردەوە ئێستاوەش نەمایسەوەی کە بە وەزارەتی دارایی هەرێم سفر بووە داهاتی ئەو 89 میلیۆن بەرمیل نەوتە تا وەزارەتی نەوتی عێراق باسی لەوە کرد بوو کە 113 میلیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە. ئەو قسەیە کاڵێ 89 میلیۆن بەرمیل نەوت فرۆشراوە قسەی مەسئولە یعنی قسەی وەزیری سامانە سروشتەکانی حکوومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستانە. ئەو 89 میلیۆن بەرمیلە کوا داهاتەکەی هەر لە خۆی لە خۆی حجەیە لەسەر
دەسەڵاتدارەتی کاربڕەکەی هەرێمی کوردستان وەزیرەکەت ئەڵێ 89 ملیۆن بەرمیل فرۆشراوە یەکی ئەگەر بە $1 فرۆشرا 89 ملیۆن دۆلارەکە وەنیە کەوابێ ئەوە خۆی لە خۆیان بەڵگەیە لەسەرەوەی کە هەرێمی کوردستان پارە ئەشارێتەوە داهات ئەشارێتەوە و نادیارە و بەغداش لەویا تەڵعاً هەڵوێستی ئەبێ ئەو هەڵوێستەی ئەمڕۆ بەرامبەر بە زیادکردنی ئەو بڕگەیە و پەکخستنی دەنگدان لەسەر تعدیلی مادەی 12 ئاماژەیەکە بۆ ئەو ناجێگیری و نائتیفاقیە لە نێوان بەغدا و هەولێر. باشە بەس لەمەوە ڕابردوو کە سوودانی سەردانی بەریتانیای کرد لەگەڵ کۆمپانیای BP بەریتانی باس لە واژۆکردنی گرێبەز دەکرێت بۆ پەرەپێدانی کەلگەنەوتەکانی کەرکووک. هیچ تێدا بوو کە دەسەڵاتدارانی هەرێم بەیاننامەیان کە سەبارەت بە نەوتی هەرێمانی لەوێ مامەڵە بە نەوتی هەرێمیش بکاتوانە؟ بێگومان زۆر شتی تیادا بوو. بۆ نمونە 16 ئۆکتۆبەرمان بیرە وە پێش 16 ئۆکتۆبەر بیرمانە کە چۆن بۆ ڕێنوتی هەرێمی کوردستان کە بە ملیارێک دۆلاری حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرا فرۆشرا لە 160 بۆ کۆمپانیای ڕۆزنەفت و لە 140 بۆ کۆمپانیای کار. باشە و ئەو کاتە نەوتی کەرکووکیش بەدەستی لە ڕێی بۆڕی نەوتی حکومەتی کاربارەکە لە هەرێمی کوردستان ئەڕێشت و حدودی نزیکە بۆ لە 600,000 بەرمیل ڕۆژانە لەگەڵەوەی هەرێم بەڵێ لەگەڵی هەرێم لە بەرەی 600,000 بەرمیلە خورمەڵە و خەباز و جەمبور و بای حەسەن و ئەوانە وە سراع بوو لە نێوان کۆمپانیا بەریتانیەکان لەگەڵ کۆمپانیای ڕوسیەکان لەسەر کەرکووک لە کۆتاییە 16 ئۆکتۆبەر کە ڕوویدا 18 ئۆکتۆبەر حکوومەتی عێراقی لەگەڵ بریتیش پترۆلیۆم ئیمزای گرێبەستی کرد بۆ ئیدارەدانی نەوتی کێڵگەکانی کەرکووک. 16 ئۆکتۆبەر ئەو کارەساتە ڕوویدا لە 150 خاکی هەرێمی کوردستان لەدەست درا بەو کێڵگە نەوتیانەشەوە 18 گرێبەست کرا لەگەڵ بریتیش پترۆلیۆمی بەریتانی واتە کۆمپانیا بەریتانەکان بردیانەوە. ئەمە یعنی چی؟ ئێستا کە حکوومەتی عێراقی سوور ئەزانێ کە هەرێمی کوردستان کێڵگەکانی نایدا بەدەستەوە هاتووە لەگەڵ بەریتانیەکان ڕێکەوتووە و سوودانی بۆی چوو بۆ بەریتانیا نەکرد تەنها بۆی کە تەکمیلەی ئەو گرێبەستەی 18 تەواوکاری بۆ بکرێ بەڵکو بۆ بەرهەمێنانی کارەبا و بۆ زیادکردنی بەرهەمی ئەو 360,000 بەرمیل نەوتەی کێڵگەکانی کەرکووک بۆ نزیکی 700,000 گوێ خورمەڵان ناگرێتەوە بەس دەڵێن ترسی هەرێم لەوەی ئەگەر ئەو کێڵگانەی کەرکووک لە بەرەوەی نزیکن ئەگەر پەرەی پێ بدرێیانی کاریگەری بکات لەسەر بڵێن ئەوانەی کە شارەزان لە بواری نەوتە باش ئەزانێت کە ڕێگەکان لە ژێرەوە ڕەگی دەماری نەوتی لە خورمەڵەوە بۆ کێڵگەکانی تری دەوروبەری کەرکووک مشتەرەکن یعنی لە ڕێ ڕێگەکانەوە زۆر شت ئەکرێ بێ لەوەی کە ئەوە دراوە بە بریتیش پترۆلیۆم ئی بەریتانی فەرموو حکوومەتی کاربەرەکە لە هەرێمی کوردستان بەڕۆڕی بەریتانیا بەرەوە ئێستا دراوە بەوان ئەوە یاریەکە ئەوەیە. بەس بەر بە غازەکە ئێستا بەس ئەوەی غازی کێڵی کۆرمۆر باز دەوەی کە 550 پێسێجایە هەر کارەبای هەرێمەگەر بکرێتە 24 کاتژمێر پێویستی بە 1086 پێسێجای ینی دوو قاتیەوە بۆ تاکو ئێستا ینی ئێمە نەمانتوانانی پێویستی کارەبای هەرێم بە تەواوەتی لە گاز سروشتیپەر بکرێتەوە بۆی کە کێشەی کارەبانە مێساندێک لە سلێمانی 5 ساعاتێک کارەبا هەیە. جارێ سەرەتا کارەبایان کرده بوو بە بازارێکی گەورە بۆ گازۆیلی خۆیان گازۆیل نەک گاز گازۆیل کێکێکە لە بەرهەمە نەوتیەکان وەک پاڵاوگە نایاساییەکان کە 214 پاڵاوگەی نایاسایی لەم هەرێمی کوردستانەیە لایەزال هەیە ئەمانە گازۆیلیان بەرهەمەهێنا و ئەیاندا بە ئەیانفرۆشتەوە نەوتیان لە حکومەت وەرەگرت و ئەیان کرد بە گازۆیل و ئەیانفرۆشتەوە بە وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا کە گازۆیل دووکەڵی هەیە ژینگە پیسەکە سەرەتان بڵاوەکاتەوە بەڵام لەبەرەوەی کە بەرپرسییان لە پشت بوو ئەم ئەمەلیان بۆ شێوەیە کرد هەتاوەکو شۆرشە گەورەکەمان کرد شۆرشە گەورەکە بریتی بوو لە چی بریتی بوو لەوەی کە ئەوەندەما زەخت کرد کە کاکە تۆ بوو پشت بە گازۆیل لە بەستی لە کاتێکا گازی سروشتیت هەیە غازی سروشتیت هەیە و وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا بۆ ئەوە دروست بوون کە بە غازی سروشتی ئیشکەن دۆستی ژینگەیە زیاتر پاکترە کولفەشی کەمترە هاتە سەر ئەوەی کە لە 190 وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا ئێستا
بە غازی سروشتی بەرهەمی کارەبای هێنن. ئەم یاریە جارێ ماوەیەکی زۆر پارەی پێپیاکرا لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستان بۆ مۆزوعی گازۆیلە. دوایی هاتە سەرەوەی کە بەڵێ باشە دەی ئەوە غازی سروشتی. ئێستا کۆرمۆر لە 90 احتیاطی گازی سروشتی هەرێمی کوردستان لە کۆرمۆرە لەوروبەری چەمچەما. ئەی بۆ تا ئێستا پەرەی پێنێدراون پێراویستی پڕ بکاتەوە لەبەرەوەی لە ئەسڵا ئەو گرێبەستەی کە کراوە بۆ چێلگەی کۆرمۆر ئەوەندە زەخم بوو تەنانەت شاری غاز دروست ئەکرا، شاری گاز ستی شاری غاز دروست ئەکرا و بڕیار بوو هەموو ماڵێک لە هەرێمی کوردستان غازی بەڵێ بۆڕی بۆ بێ وەکو ئێران و وەکو ئەو وڵاتانەی تر. بەڵام لەبەرەوەی ئەوە لە زۆنی سەوز بوو و ئەو کاتە سراعی بینی زۆنی سەوز و زۆنی زەرد هەبوو لەسەرەوەی کە ئەویان زۆنی زەرد لە 80 بۆ 90 چێلگەنەوتیەکان لە زۆنی زەرد بوو، زۆنی سەوزیش 80 بۆ 90 گازی سروشتی لەلا بوو. بۆیە سراع ململانەی بوو دەرەنجام وەستانیان ئەوەی کۆرمۆر لەم ئەخیرەوە ئاوا ئێستا وردەوردەوە خەریکن پەرەی پێ ینی بەڵام چەند ساڵی بوو کەرەگریان 2 میلیارد دۆلاری دۆڕان کەرەگری بوو لە پەرەپێدانی بالضبط. و ئێستا حکومەتی عێراقی طبعا بە تەنسیق و موافقەی یەکێتی باشە چونکە ئەمە زۆنی سەوزە بە تەنسیق و موافقەی یەکێتی غازی سروشتی کۆرمۆر ئەبات بۆ بەرهێنانی کارەبا لە کەرکووک. بەڵێ و ئەوە پێشتر قەراری لەسەر درابوو لەم ڕۆژانەیە قەرارەکە تەنفیز کرا. دەبێ ئێستا غاز بڕوات قەرارەکە تەنفیز کرا مەفروضە بەڵێ ئیتر حکومەتی عێراقی. باش دێنی سەر پرسی موچە بە سەبارەت بە پاڵاوگە نایاساییەکان لەو ڕۆژان هەر وەزیری سامانە سوورەکان بە وەکالە دەڵێ 229 پاڵاوگەی نایاسایی هەیە، 21یان لە سلێمانیە 158یان لە دۆکە لە هەولێرە ئەوی تریشان لە پارێزگای دۆکە. بۆ تاکو ێستا لە 2015 بەیاری داخستنیان دراوە داناخرێن کە کاریگەریانەیە لەسەر ژینگە بە تایبەتی لەسەر هەولێر. ئەو پرسیارەی جەنابتم لە کاک نەشیروان بارزانی کرد کە ئەو کات سەرۆکی حکوومەت بوو کابینەی هەشت و من سەرۆکی لیژنەی وزە و سامان سروشتیەکان بوو لە پەرلەمان کە ئەم 214 طبعا 214 ئەوە تەقریری ڕسمی وەزارەتی سامان سروشتیەکان بوو کە دایما 229 ئەوە زیادی کردووە. من تەقریر ڕسمیەکە عەرز دەکەم. هەنێ ئێستا زیادی کردووە لە کاتێکا بڕیاری داخستنیان هەبوو. لە کاتێکا بڕیاری داخستن ئەو پرسیارم ئاراستە کرد کە ئەمانە سەرەتان بڵاوەکەنەوە کە ئەمانە لیترێک پاشماوەی پاڵاوگەی نایاسایی 100,000 لیتری ئاوی ژێرزەوی ژەهراویەکە کاتێککە ئەچێتە ژێرخاکەوە. لەبەرەوە ئەمە کارەساتە تۆ نابێ بهێڵی. هەر بە سەراحەت پێیوتین کە دەرەقەتیان ناین ئەبێ کێ لە پشتی ئەم پاڵاوگە نایاساییانەوە بن و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ دەرەقەتیان ناین. وەلەو کاتەوە لە 2016 هەتاوەکو ئەمڕۆ دەرەقەتیان نەهاتوون. پاڵاوگەیەک مۆڵەتی ڕسمی نییە، پاڵاوگەیەت ماسەفاتی فەنیتیان نییە لە دووکەڵەکەی لە ژەهرەکەی لەو هەموو دەردودایی کە بڵاوێکاتە بڕۆ سێری منطقەی ترجان و لاجان بکە لە دەوروبەری هەولێر دی ترجان و لاجان بزانە چۆن زۆربیان تووشی سەرەتان بوون، زۆربیان تووشی تەسەمومی کۆندامی هەناسەدانوان بۆ دووکەڵەکان. بڕۆ سێری ژینگەی هەولێر کە بزانە چۆن ژەهراوی بووە. طبعا سلێمانیش هەیە و لە دهۆکیش هەیە. لەبەرەوە حەقیقەتەکەی وی ئەوە بزنسی دەسەڵاتدارە دەستڕۆیشتۆکانە ئەوانی لە پشتن بۆیە پێیان داناخرێ چونکە خۆیان پارێزەری ئەم کارەساتەی خۆیان کە بەسرە میلەتیان هێناویانە لەبەرەوە داناخرێ. باش بینی سەر پرسی موچە کاکتۆر سەبار بۆی کە وەفدێکی دارایی هەرێم ڕۆشن بۆ بەغداد دوای ئەو شەڕە بەیاننامەیە کە کرا لە بینی وەزارەتی دارایی هەرێمی عێراق و ئێستا وەفدێکی عێراق لە هەرێم لە وەزارەتی دارایی عێراق لە خانەنشینی عێراق کێشەی موچە چارەسەر دەبێت و باسی لەوەکە کە تەیفسامی پێوتوتی موچەی مانگی 12مان ناردووە و باسی مەکەن وەکو چارنووسی موچەی مانگی 12 وەکو موچەی مانگەکانی داهاتوو چۆن کێشەکە چارەسەر دەبێت. لەبەرەوە چارەسەر نەبووە تا ئێستا چونکە باسەکە لە دووشتە باسەکە لە داهاتی ناوخۆیە لەگەڵ داهاتی نەوتی بە قاچاق فڕۆشەوە. بۆچی داهاتی ناوخۆ ئەم شەڕە گەورەی لەسەر ئەکرێ و ئەوە تا مانگی 12 فەرمانبەرانیان کردە قوربانی بەحساب ئەمە کراوە بە داهاتی ناوخۆ و داهاتی ناوخۆکە کراوە بە پرۆژە و بە
ئەو جۆرەشتانە کە هیچی دیار نییە لە بوجە و لە میزانی و لە موازنەی هەرێمی کوردستان چونکە 10 ساڵە یاسای بوجە نیە لەم هەرێمی کوردستانە بۆ ئەوە ئەیشارنەوە ئەم داهاتی ناوخۆیە بۆچی تەسلیمی ناکەن لەبەر ئەوەی کە داهاتی ناوخۆ لە نێوانی کێتی و پارتیەوە بەش ئەکرێ و ئەو تەقریری خۆیان دایان بە بەغا کە 320 بەڵێ دوایین راپۆرت کە خۆیان بڵاویان کردوتەوە بۆ هەر مانگێک 392 ملیاری بەردەکەوێت کاکتۆر بەستێکە خۆی وەزارەتی دارایی هەرێم ڕوونکردنەوەکەی داوەنام بە پێی میزانی مراجعە باشە کەوابێ 392 ملیار دینار ئەوە بەگەندەڵیەوە چۆن ئەمڕۆ بە بەغایان و تۆ ئەمڕۆ کە ئامادەین 8 ملیار دینار بین بە وەکو داهاتی ناوخۆ بە بەغا لە بەرامبەری کە بەغا موچەی تەواو بنێرێ بۆ هەرێمی کوردستان یعنی ئامادەین مانگی 8 ملیار دینارت بینێ لە بەرامبەر تۆ تریلیۆنێ دیناری موچە بە هەرێمی کوردستان لە 392 ملیار دیناری ناوخۆ 8 ملیار دیناری بێ بە بەغا وازانی لە بەغا کێ دانیشتووە لە بەغا خۆبەرای اقتصاد و وردبینی و تدقیقی دارایی عێراقی 50 ساڵی ڕابردوو دانیشتون بەڕۆی چەند کەسێک بوونەتەوە کە لە وەفدەکانی هەرێمی کوردستان کاشن بۆ بەغاکە بێ ئاگایی تەواویان لە مەسەلەی داهات و دارایی و اقتصاد و ئابووری هەیە یعنی کەسیشان مختصین لە اقتصادە بۆ معلومات کێشەی کۆمپیوتەرەکانیش چارەسەر بکەوێتەوە کۆمپیوتەرەکانی عێراق زۆر ئەوە هەر نوکتەیەکی زۆر یعنی زۆر نازام ناوی بنێم چی بەڵام یعنی کەی باوی سیدی ماوە کەی باوی ئەوە ماوە یعنی تاکو بڵێ وڵا کۆمپیوتەرەکانی ئەوان داتای ئێمە ناخوێنێتەوە باشە 4 کۆمپیوتەرتان بۆ بکڕینایە و لەگەڵ خۆتان نابتان بردایە بۆی داتاکانتان کە ئەوەنە معقدە بەس بۆ موچەی مانگی 12 کاکتۆر ئێستا ئێمە لە بەرەم چی دێن عێراق دەڵێن ناردوومە هەرێن دەڵێن نەهاتووە دەبێت چی بکرێنی بۆی کە موچە ئەبێ یەکێتی و پارتی واز لە داهاتی ناوخۆ بێنن گرێکە لەویایە یەکێتی و پارتی ئەیانەوێ داهاتی ناوخۆش گل بنەوە بۆ خۆیان باشە موچەی تاویش لە عێراقەوە بێ و موچەی تەواویش لە عێراقەوە بێ و هەر یەکە لە زۆنی خۆیان ئیدارەی خۆی بکە من لەم بەرنامەی جەنابتەوە بە هەموو ئەو فەرمانبەرانە ئەڵێم کە لە ئیدارەی پارێزگای سلێمانیەوە موچەیان وەرگرتووە ئەوانەی کە سەرو شەدەی 500 هەزاری کاغەزێکی سپی پێوەیە نووسراوە یا مەرزی پاشماخ یا مەرزی پەروێزخانە باش یعنی چی؟ یعنی پارەکە هی مەرزی باشماخ و مەرزی کەوانە خاڵی گومرجین باش ئەی بەغا پارە ئەنێرێ لە بەغاوە ئەو پارە نوێیەکە ئەو پارە نوێ لەکوێ لەبەرەوە ئەها خوا چۆن فەزەحیانەکە یعنی یەکێتی و پارتی ئەیانوێ داهاتی ناوخۆ تەسلیم نەکەن تەلاعوبی پێ بکەن گلی بنەوە بۆ خۆیان چونکە ئەوە تەنها سەرچاوەیە کە ماوەتەوە بۆ گەندەڵەکانیان باش بەس کاکتۆر ئەو داواکارێنە وتیان تەیفسامی و توێتی یەکەم لیستی موچەبەڕێ کوپێکی بنێرن UPN کۆدی بایۆمەتری تێدا بێ تەوتین بکرێ لە 150 داهاتی نانەوتی بۆ خۆیان بێت و خانەنیشتنیش بکرێتە 6 ساڵ ئەوان ئاسان نەگە بیانەوە جێبەجێ بکرێ بۆی کە موچەی مانگەیەکیش کێشی بۆ دروست نەبێ بێگومان زۆر ئاسانە و ئەوانەی کە UPN یان نییە و بایۆمەتریان نییە و لە لیستی موچەیە لایەزال وجودیان هەیە و سەر بە حیمایە و دەسەڵاتدارەتی هەرە باڵاکانی ئەم هەرێمی کوردستانن کە ئەوانە ئەگەر تەسلیمی بەغا بکرێن بایۆمەتریان نەبێ بەغا موچیان بۆ نانێرێ کە بەغانەی نارد ئەو جەماعەتە لە حیمایە و مۆزەفینی دەستگا هەرە باڵاکانی هەرێمی کوردستانن ئەوانەی کە بایۆمەتریان بەڵێ زۆربیان لەوێن و ئەوەش گری مۆزوعەکە لەویایە بۆ 36,000 کەسن 36,000 کەسن ئەم 36,000 کەسە گرەی مۆزوع ئێساڵێ ئەی باشە قەیناکە یعنی بە ساڵێک تۆ نتوانی بایۆمەتری بۆ فەرمانبەران تۆ خوێندیان و چاکمان کردو بەڵام دوایین ڕێگەی وەزارەتی دارایی عێراق دەڵێن ناوی دووبارە ئەی چۆن و ئێستش داوای دەکە هەمویان کۆدی بایۆمەتریان نەبێ ئەی باشە ساڵێک زیاترە بەڵێ ڕاست بۆ نتوانی ئەم بایۆمەتری تەواوکەی وازەحە یعنی مماطەڵە تەوتین بۆ ناکەی بەزە و تەوتینی ئێستا عێراق لەیان هەڵگەڕاوەتەوە هەژماری من بە تەوتین هەژمار ناکەن حساب ناکەن بەڵێ خۆی ئەسڵ ئێستا داوای تەوتین دەکەن لە دوایین ڕوونکردنەوەی وەزارەتی دارایی عێراق دەڵێ موچە بووە دواکەوتە لەبەرەوەی کە تەوتین نەکراوە طبعا لەبەرەوەی تەوتین واتە ناردنی پارەی موچە بۆ بانقی فەرمی
عێراقی دەرەوەی هەرێمی کوردستان هەرەوە نییە بڵێ وڵا ئەو فەرمانبەرە لەو بانقەوە ماگانە موچەکەی بۆ دێوەری ئەگری هەرەوە نییە زۆر حساباتی تری تایە کە پەیوەندی بە ئەمە مالی عامە مالی عام کە واتە پارەی موچەخۆران ناکرێ بدرێ بە کەرتی تایبەت ناکرێ بدرێ بە بانقی کەرتی تایبەت ناکرێ لەبەرەوە بۆ چونکە گەر باقی کەس بینێ دایخست و ڕای کرد و ئیفلاسی کرد کەس پشتیوانی ناکە و کەسیش نایپارێزێ بەڵام هی دەوڵەت بانقی سەر بە دەوڵەت پشتیوانەکەی دەوڵەتە سبێنێ بانقەکەش خەلەلیشی تیابێت دەوڵەت حامی و پارێزەری موچەخۆرانە ئەمە بێ لە سولفەکان بێ لە قەرزەکان بێ لە ئەوکان بەڵام بۆ ناکرێتەوە تین لەبەرەوەی کە ژمارەیەکی زۆر وەکوتم بێ بایۆمەتری ئۆتیا لەبەرەوە کەم و کورتی و خەلەلی تایە تا ئێستا پێیان چاک نەکراوە و ئەیانەیە بە پینەوەپەڕەوە ساڵێکیان ڕاکێشا دقت بە لەم ساڵەیە کە ڕۆیشت ئەوەی کەنیان کرد چی بوو تەوتین ئەوەی کە تەسلیمیان نەکرد چی بوو داهاتی ناوخۆ ئەوەی کە ئەنجامیان نەدا چی بوو وردبینی پێویست بۆ سجلات و ئامادەکردنی میزانی مراجعە یعنی اینجا لەگەڵ هەموو جاری وەفد لە بەغاو بێ فێریان کا و ئێستاحالێن وەفدێک لە هەولێرە بۆی کە فێریان کا چۆن لیستی موچەی مانگی یەک ئامادە بکەن یعنی ئەمە هەمووی بەڵگەی لەسەر چی بەڵگەی لەسەرەوەی کە یعنی بەوازحی حکومەتی کاربەڕەکەری هەرێمی کوردستان ناوێ ئەو دەسەڵاتی لەدەست بچێ بۆ دەسەڵاتی دەوتی لەدەست نەما سۆمۆنەوە تەفرۆشێ دەسەڵاتی حتا ئەمنیشی بەدەستەوە نەماوە دوێنێ دەنگدانیان کرد لەسەرەوەی کە هێزی مخابرات این دەستگای مخابراتی عێراقی هەواڵگری عێراقی کە بۆی هەبێ لە هەموو پارێزگایشی عێراق بەوانی هەرێمی کوردستانی شەوە نووسینگەی هەبێ خۆشیان دەنگیان پێدا بۆ معلومات یعنی خۆشیان دەنگیان پێدا ئەوە ئەمنی ئەوە ئاسایش هێزی پێشمەرگە 1970 قبول ناکە بە هێزیشی یەکگرتووی پێشمەرگە دروست بکرێ و هەتا دوای ئەمنی عەسکەری نەوت موچە بوجە ئابووری ئەم دەسەڵاتانە لەدەستان نەماوە لە دەستیانە باشە کەوا بێ ئەمە پەلەقاژەی مەرگە کە ئیکەن و ئەبێ دەسەڵاتدارەتی کاربەرەکە لە هەرێمی کوردستان ژیر بن و بە زووترین کات بێنە سەر خەت بۆی کە دەستور جێبەجێ بکەن چونکە قوربانیەکەی ئەو مەسئولانە نین کە ئێستا لە داڤۆسن بەشداری مؤتەمەری ئابووری بزنسی جیهانەکەن بۆ خۆیان مۆزەف و فەرمانبەر و موچەخۆرە بێتە قوربانی هەرکو بۆ بە قوربانی کە خەڵکیان تووشی نەخۆشی دەرونی کرد کۆمەلگەیان تووشی نەخۆشی دەرونی کرد تووشی ئازار و بەزێستا چی بکرێ بۆی کە موچەی مانگی 12 دیارە دەبێت کێبیدەت ینی بوونی نەکەن ئەو بڵێ بەرپرسارەتی عێراق بڵێ پرسیارەتی هەرێمە بۆ موچەی مانگی یەکیش چکە باز دەوەکێت تا ڕادەیەک دوای هەڕەشانەی دەسەڵاتدارانی هەرێم کێشەیەکی بۆ دروست بوو بێ مانگی 12 ئەبێ هەرێمی کوردستان بیدە ئەبێ دەسەڵاتدارەتی کاربەڕەکەری هەرێمی کوردستان بیدە بۆچی لەبەرەوەی کە ئەمانە ژمارەکان وازەحن حاشا هەڵنەگرن دەسەڵاتدارەتی کاربەڕەکەری هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە ئەو بڕێی کە هەمان بۆ یاومانە بە پرۆژۆ بە مەساریفی تر لە کاتێکە هیچ ڕوونکردنیشی لەسەر و پرۆژانە یا ئەو مەساریفانە نادا بڵێ ئەرێ پەرلەمان ئەرێ دیوانی چاودێری دارایی وەرن تەتقیق کەن وردبینی بکەن و ئەمانە کێ ناڵێتەوە نەوردە بۆی هێدی و پارتی و بۆ بزنسە شخصیەکانی خۆشتا تۆ دایم خەرجی فەرمانگەکە من گوێم لە وتەبێژی پێشی حکوومەت بوو دەیگوت 100 ملیارەکەمان کردوتەوە ئێستا دەڵێن خەرجی فەرمانگەکە مانگانە 160 ملیاری دەوێت ئیتر بە ئارزوی خۆی ڕقم لێدا ینی پێش دایم 100 چاکسازیمان کردو ئێستا 160 بەس بۆی کە چارەسەر ڕێشەی موچە 2025 گەشتبینی بکرێ یاخود بەچی جێبەجێ دەبێت من لەو باوەڕەیەم هەر ئەبێ دەسەڵاتدارەتی کاربەڕەکەری هەرێمی کوردستان مل بنێ بۆ دەستوری عێراقی و هیچ چارەسەرێکی تری بەدەستەوە نەماوە فەرموو ئێستا عێراق قەڵێ هەتاوەکو میزانی مەراجعی مانگی 12 نەدەیتێ من مانگێکت بۆ سرف ناکەم وەکو موچە ئێوە سیستمی داراییە تۆ تاوەکو پاکتاوی مانگی پێشوو نەکەی مانگی داهاتوت ناداتێ لەبەرەوە دەی فەرموو ئەم میزانی مەراجعی نییە چونکە مانگی 12 ئەسڵەن دابەش نەکردو ئیتر میزانی مەراجعی مانگی 12 لەکوێ بێنێ لەبەرەوە کە میزانی مەراجعی مانگی 12 کەوتە گۆمەکەوە موچەی مانگیەکی ژەکەوێتە مەترسیەوە باشە یان دوا دەکەوێت ئیتر تۆ ئەو سیستمە عنیسە تایف سامی ئەگەر موچەی مانگی یەک بە مخالفەی سیستمی دارای عێراقەکە کە داوای میزانی مەراجعەکە بۆ موچەی هەموو مانگێک باشە ئایا تایف سامی مخالفەیە تەحملەکە لەسەر خۆی نە ئایا سەرۆک وەزیران ئەو مخالفەیە تەحملەکە دەسەڵاتی هەیە بەڵام ئایا مخالفەی یاسایی تەحملەکە لەبەر ئەوە
ئەگەر ژیر بن دەسەڵاتدارەتی کاربارکەری هەرێمی کوردستان کە ژیر نین ئەبێ زوو مل بنێن بۆ خواستە دەستوریەکان بۆ ئەوەی کە موچە ئینقاز بکرێ موچەی فەرمانبەران ئینقاز بکرێ و دەربی هەرێ لەم ململانیانە و فەرمانبەر چیتر نەوەستێ بە دیار خەرجی موچەوە. باسی داڤۆزت کە دێساوانی کرد لەوێن هەر لەسەر حکوومەتی کاربڕێکەر و خەڵکی تریش بە پارە ڕۆشتن بۆ ئەوەی دەتوانانی هەر کەسێک پارەی هەبێ بەشدار بێ خۆی بزنسە ئەوە تەجەموع و کۆبوونەوەی گەورە بزنسکارەکانی جیهانە. هەرێمی تر هەیە لەسەر زەوی هەر مەرحەباشی ناکەن لەبەرەوەی هەرێمیشی فەقیرە و دەسەڵاتدارەکەی دەسەڵاتدارێکی بزنسکار نییە. بەڵام کە چەند کەسێکیان لە هەرێمی کوردستانەوە طبعاً پارە ئەدەی بۆی بەشداری بکەی بۆ سامنی ئەگەر پارەم بێ دەتوانم بەشدارم بکەم ئەگەر گەندەڵ بیدون لە تۆ ئەگەر سەرمایه‌دار و بزنسکارێکی گەندەڵی گەورە بیت و چوو بیتە ناو شەبەکە و مەنزومەی بزنسە عالەمەکەی گەندەڵی و سەرمایه‌داری جیهانی زۆر بە ئاسانی بەڵێ بەو سەرمایە لە داڤۆس کۆبنەوە ئاڵوگۆڕی بزنسەکەن و دیقەت پێش ئەو چوو بۆ ئیمارات و لە ئیمارات طبعاً لەبەرەوەی کە بەرژەوەندی هاوبەشیان هەیە بزنسی هاوبەشیان هەیە بۆ ئەمریکا اینجا دوایی بۆ ئەمریکا هیچ بۆ دەسەڵاتدارێکی دەسەڵاتێک هەرێم بە فەرمی بانکێش نەکراون دەکیان ڕۆشن دەڵێن بریت و شتیان کڕیوە بەڵام بۆ ئەوانەی هەرێم لە ئاستی باڵا پێشتر ینی بۆ سەرۆکایەتی ئەمریکا بەڵێ بێگومان ئەوە ئەمانێتەوە سەرۆی کە سەرۆکایەتی ئەمریکا بۆچی فڵانی بانک کردووە بۆ ئاهەنگی دەست بەکاربوونی سەرۆکی نوێی ئەمریکا و فڵانی بانک نەکردووە کەسانێکی شەن لەوچێ قەزیە و مەحکەمە و قانونی ئەمریکیان بەدواوە بێ داوای ئەقوال و لێپرسینەوەیان لێ بکەن نەوێرن پێ بکەن بە ئەمریکایە چونکە شکاتیان لێکراوە لەسەر نەوتی هەرێمی کوردستان بەڵێ لەسەر نەوتی هەرێمی کوردستان لەسەر کوشتنی ڕۆژنامەنووسی ئەمریکی لە هەرێمی کوردستان لەسەر چەندین قەزیە و کەیسی گەورە هەن بۆیە زۆریان ناوێرن پێ بکەن بە 42 کەسن 42 دەسەڵاتداری باڵادەستی ئەم هەرێمی کوردستانە داواکراون و لە محکەمەی ئەمریکی چاوەڕێیانە بۆیە پێ بکەن بە ئەمریکا یەکسەر بانگەکردن بۆی کە ئەقوالیان لێ وەربگیرێ چونکە ئەمە لەسەر ئاستێکی بەرز و گەورە ئەم محکەمەیە کراوە. باشە بەس سەبارەت بە بینی سەر پەرلەمانی کوردستان پەکی خراوە دوێ هەڵبژاردنەنگلەی هەبوو زۆر تەزویر کراوە تەزویر بۆ پارتیویکێتی پەرلەمان پێ بە ئەوزانە بکەوێتە سەر پێی خۆی و پرسی پێکەنانی حکوومەتیشیە پێشنیازێکی سەرۆکینەوەی نوێ هەبوو کۆمەڵ بڕیاری داوە بەشداری پەرلەمان نەکە دەڵێ وەرن بۆ پەرلەمان و نازانم شتێک بکەین یەکگرتو بڕیاری داوە بەشداری حکوومەت نەکات دەڵێ وەرن بەشداری حکوومەت و شتێک بکەین سەرنج چیە لەسەر ئەم کۆبوونەوە پەرلەمان پەخراوەم سەبارەت بەو پێشنیازەی سەرۆکینەوەی نوێ پەرلەمان هەروەکو پێشتر ئەبێ لاواز بێ یان پەکخراو بێ یان ئەوەندە لاواز بێ کە قودرەتی لێپرسینەوە و سزادانی دەسەڵاتی زاڵم و گەندەڵکاری نەبێ بۆی ئەو زۆرینێ سەختەیە بڵێن بەهۆی هەموو شتێکەوە یعنی ئێمە بینیمان چۆن لە خولی پێشووتری پەرلەمان داخرا تەنانەت بە پاسەوانی پەرلەمان ڕێگریان لە ئێمە کرد کە نەچینە هۆڵی پەرلەمان و لە بەرەوەی کە سوودمی لەسەرێکە بە پەرلەمان بڕیار با بۆ خەرجکردنی موچە خۆرانی هەرێمی کوردستان پاسەوانی پەرلەمان هێنایە بەردەمی هۆڵی پەرلەمان و ڕێگریان لێکردین 21 پەرلەمانتار بووین کە ڕێگریان لێکردین ئەمەی کشاسواریش کە ڕایگەیاندووە و گوایە خۆوەکو خۆی ناوینەوە گەمەی سیاسی ئەو گەمە سیاسیەی کە علاساس ینی خۆی زۆر شارەزایە لە گەمەی سیاسی و ئەمەش بە گەمەیەکی سیاسی دائەنێ گوایە غەیری پارتی بین بەرەیەک دروستکەین و یەکێتی لێ دەرکردووە کە گوایە یەکێتی وەکو ئەوەی کە یەکێتی هیچ تاوانێکی نەکردی بێ لەگەڵ پارتیا و بەرپرسیار نەبێ بەرامبەر بەم هەموو نەهامەتی و نەوت و قاچاق و هەموو کارەساتەکانی هەرێمی کوردستانە ئێمە بین ئێستا لە نێوان دوو جەردە لە نێوان دوو کۆمپانیای بزنسکاری زاڵم و ستەمکار لەم هەرێمی کوردستانە بین لەگەڵیشیانە بەرەیەک دروستکەین و دەنگی بدەینێ یعنی کاکساسوار داوامان لێکایمە دەنگبین بە یەکێتی نیشتیمانی کوردستان یا دەنگبین بە پاڵێوراوی یەکێتی بۆ سەرۆکوەزیرانی حکومەتی لە پشتەوەی خۆی ناویناوە گەمەی سیاسی منش لێرەوە پێ ئەڵێم کە ڕاستەکەی گەمەی سیاسیە بەڵام گەمەکەت نایاساییە لەبەرەی پەیڕەوی پەرلەمان ڕێنادا بەوەی کە هەتاوەکو پارتی وەستەحبی ڕێنادا لەبەرەی کوتلەی گەورەیە زۆر خەڵک
دەنگیاوەتێ و لەو لاوە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی داوای ئەوەی نەکردەوە کاک شاسوار تۆ بۆ داوا لە ئێمەمانانەکەی لە یەکگرتو لە کۆمەڵەکەی هەڵی دەنگبەند بە یەکێتی نیشتیمانی کوردستان من نازانم کاک شاسوار بۆ ئەمە کا بۆ یەکێتیانی لەبەر ئەوە بێ لەوەی کە ژمارەکانی جوان ناڵێسەوە کۆمەڵی دادگەری یەک جارەڵێ پەرلەمان دیزاین کراوە بەشداریتیان ناکەم ئەوە کورسەکانی ئەو ئێلە و لاوە کورسەکانی تر حساب کە غێری پارتی ناکاتە زۆرینە باشە کە پەیڕەوی نەبێ واتە یاسایی نەبێت تەڕحەکەت و ژمارەکانیش پشتیوانیت لێ نەکا ئەم مزایدەیە بۆ ئۆکەی لەو لاشەوە هاتووی ئەتوێ فێری هەڵوێستمان بکەی کاتێک یەکگرتو کۆمەڵ هەڵوێستی بوێر و نەوعی و بێوێنیان ئەگرت کاک شاسوار هەر وجودی نەبوو ئەسڵەن نەوەی نەش هەر وجودی نەبوو لەبەر ئەو مزایدانە جوان نییە ئۆپۆزیسیۆن خەریکی ئەم یاریە هەرزەکارانە بێ لە ڕووی سیاسیەوە ئەبێ ئۆپۆزیسیۆن یەکگرتو بێ ئەبێ ئۆپۆزیسیۆن بەهێز بێ و ئەبێ خەڵک و دەنگدەران پشتیوانی لە ئۆپۆزیسیۆن بکەن چونکە تەنها بەدیلە من ناچم پشتی گەندەڵێک بگرم بەرامبەر بە گەندەڵێکی تر ئەوە هەڵەیە بەڵکو دەبێ ئۆپۆزیسیۆن بەهێز بکرێ و خەڵک و دەنگدەر پشتیوانی لە ئۆپۆزیسیۆن سپاس دەکەین کاک دکتۆر شێرکۆ زەودەتماندومان کردی سپاسیان بەڕێوەبوون دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ